خۆشتان لە بێتم کاتتان باش بینەرانی زانکۆی نۆڵج خۆشحاڵم لە بەرنامەیەکی تری ڕێنمایی نۆڵج لەگەڵتانم. تەوەری ئەمڕۆی بەرنامەکەم لەسەر ڕێخستنەوەی دەرمانە، ژەمەکانی دەرمانە لە مانگی ڕەمەزاندا بە میوانداری دکتۆر بۆتان عەبدولقادر، پسپۆڕی دەرمانسازی و هەروەها مامۆستای زانکۆ. دکتۆر بۆتان بەخێر بێ. زۆر سپاس، سپاس بۆ زەرفەتە، سپاس بۆ زانکۆی نۆڵج. دکتۆر، چ کاتێک نەخۆش دەتوانێت بە ڕۆژوو بێت، بە تایبەت ئەو کەسانەی کە نەخۆشی شەکرە یاخود بەرزەپەستانی خوێنیان هەیە کە بە زەخت ناسراوە لە نێو خەڵکدا؟ بەڵێ، ئێمە دایمەن ئامۆژگاری نەخۆشیەکان دەکەین بەوەی کەوە 15 ڕۆژ بۆ مانگێک بەر لە هاتنی مانگی ڕەمەزان پێویستە سەردانی پزیشکی پسپۆڕی خۆیان بکەن. ئەو سەردانیکردنە بۆ چەند مەبەستێکە. مەبەستی یەکەم ئەوەیە بۆی بزانین ئایا کۆنتڕۆڵکردنی نەخۆشەکەیان لە چ ئاستێکدایە، ئایا نەخۆشەکە لەو قوتەیدایان بتوانین بڵێن ئەو تااقەت هەیە بتوانین مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بیانە. ئەوە هەدەفی یەکەم لەوەیە کە بزانین نەخۆشەکەی کۆنتڕۆڵیانە. هەدەفی دووەمان ئەوەیە بۆی ئێمە ڕێخستنەوەی ژەمەکانی دەرمان لۆ نەخۆش بکرێتن لە مانگی ڕەمەزاندا. لۆیە بە ڕۆژووبوونی ئەو کەسە پێویستە بە کۆنتڕۆڵکردنی نەخۆشیەکەی پێویستە بە زۆری ئەو دەرمانانی وەردەگرێت. ئەگەر هاتوو نەخۆشەکە کۆنتڕۆڵ بوو، ئەگەر چ بەرزەپەشتانی خوێنبی یان چ شەکرەبی، بە تایبەتی شەکرەی زۆری دوو کە زۆربەی احتیمادی دەکەوێتە سەر حەب، ئەوانەی حەبەکان بەکاردێن ئاساییە دەتوانرێت بە ڕۆژووبی. بەڵام پێویستە ژەمەکانی بۆ ڕێک بخرێتەوە، چکە بەشێک لە دەرمانەکان باشتر وایە لە کاتی بەربانگ وەربگیرێ. بۆ نمونە حەبەکانی زەخت باشتر وایە لە پاش نوێژی تەراویح وەربگیرێ بەشێکیان لۆ ئەوەی نەخۆشەکە تووشی جێژبوون و بێتاقەتی یان بەشێک لە دەرمانەکان میسپێکەرن، ئەوانەی کە لە ناو خۆمان وها ناسراوە نابی بخرێتە کاتی پارشی، لەبەرەوەی نەخۆشەکە ناتوانێت بنوێ احتیمالە تاسیل لەوەی دەکا زوو لە خەوەستی خەوەکەی تێک بچی. و بە هەمان شێوە بۆ نەخۆشی شەکرەش بەشێک لە دەرمانەکان پێویستە لە کاتی بەربانگ وەربگیرێ و بەشێک لە دەرمانەکان پێویستە لە کاتی پارشی وەربگیرێ. بەڵام پێویستە ڕێخستنی جورعی دەرمانەکە و کاتەکەی زۆر زۆر پێویستە، چونکە ئەمە بڕێکی زۆرمان لە دەرمانێک پێویست نییە بە ڕۆژ بۆ دابەزاندنی شەکرە، چونکە نەخۆشەکە خۆی هیچ ناخوا وەکو فاستنگ حیسابە خۆی لەو حاڵەتە پێویستە دەرمانەکە کەمتر بکەینەوە لە کاتی پارشی و لەوەیکەوە لە کاتی پێش ڕەمەزان بەکارهێنایە. باشە دکتۆر، کام دەرمانانن کە نەخۆش دەتوانێت لە کاتی بەڕۆژووبووندا وەری بگرێت؟ چ جۆرە دەرمانێک؟ بەڵێ، خۆی دەرمانەکان پۆلین کراینە بە گوێرەی نەخۆشیەکان بە شێوەیەکی گشتی. ئەگەر باز لە نەخۆشەکانی ڕەبۆ بکەین، ئێستا کە هەم لە ڕووی فتوای زانایانی ئاینیش ڕێگە پێدراوە کە بە خاکان بەکاربهێنرێت. لەبەرچی لەبەرەوەی ئەو پەمپانەیان ئەو بە خاخانەکە لە ناو نەخۆشەکان وا باوە بەوە ڕەبۆ بۆ هەناسە تەنجی بەکاردێ بۆ نەخۆشی ڕەبۆ، ئەوە هیچ جۆرە ئینێرجێکی تێدانی، یانی هیچ جۆرە تااقەتی تێدانیە کە تەسیل لە نەخۆشەکەی بکە. و پاشان ئەوها دروستکرا یەکسەر دەچێتە ناو سیەکان، ناچێتە ناوخۆی یان ناچتە شوێنی دیکە، و زۆربەی زۆریشیان بۆن و تام و ئەوانیان نییە کە تەسیل لە ڕۆژوەکەی بکە. ئەوە بەنسبەت بەشێک لەو بەخاخانە بۆیە لە کاتی بە ڕۆژووبوونیشدا نەخۆشەکە دەتوانرێت بەکاربیێنی کێشەیە. بەشێک کە دەرمانمانەیە وەکو قەترەی چاو دەتوانرێت بەکاربیێنی، قەترەی گوێ دەتوانرێت بەکاربیێنی، قەترەی لووت بەو تایبەتمەندی نەگەڕێتەوە ناو دەوروگەرومان. واروە بەشێک لەو دەرزیانە کە بە شێوەی عەزەڵی وەردەگیرێ، یعنی ئایم، یعنی لە ماسوولکەکان دەدرێت. و هەندێک دەرمانمان هەیە وەکو شیانەوە بەکاردێ، وەکو مغەزی ئەوانە کە پێی دەڵێن، ئەوانە ڕۆژوو دەشتێنی باشتر وایە خۆمانی لێ بەدووکەن. ئەوانەیە کە زۆر زۆر زەروورە بەڕاستی لە بۆ ئێمە ئەویش دەگەڕێتەوە سەر نەخۆشی ڕەبۆی، چونکە هەڵە تێگەیشتنەکە بوو کە ناتوانرێت پەمپەکە لە مانگی ڕەمەزان بەکاربێن. بەڵام ئێستا دەتوانرێت بەکاربێن. ئێستا بەڵێ هیچ کێشەی نییە، ڕۆژوەکەش باشتر. باشە، ئەوانەی کە نەخۆشن، ئەو دەرمانانەی لە مانگی ڕەمەزان بەکاردەهێنن، جیاوازە لەگەڵ ئەوانەی کە لە پێش ڕەمەزاندا بەکاریان دەهێنن؟ بەڵێ، ئەمە لێرە پۆلین دەکەین بە گوێرەی نەخۆشیەکەی. ئەگەر هاتوو نەخۆشیەکە نەخۆشی درێژخایەن بی، وەکو بە ئاماژەمان پێکرد پێویستە لە 15 ڕۆژ بۆ مانگێک بەر لە هاتنی ڕەمەزان بگەڕێتەوە لای پزیشکی پسپۆڕی خۆی. لەبەرەوەی ئەمە پۆلێک لە دەرمانمان هەیە دەتواندرێ هەمان دەرمان بەکاربیێنینەوە لە کاتی مانگی ڕەمەزان. ئەوە بە گوێرەی خشتەیەک بۆیان ڕێک دێخین کە بە گوێرەی نەخۆشیەکەی خۆی بگونجێ، کە ئێمە پێ دەڵێن سێرکادیان ڕیدم، چونکە بەشێک لە نەخۆشیەکان لە بۆ نمونە حەبی غودەمان هەیە. حەبی غودە پێشتر ئەمە بەیانیان باشترە نەخۆش وەری بگری، لەش زۆر بە باشی ئیستیفادە لێ دەکات.
بۆی ئەمە دەیبینە کاتی پارشی و بە نیو سعات تا سعاتێک بەر لە خواردن و بۆیە ئەمە بە گوێرەی نەخۆشەکەی دەتوانین بۆی دیاری بکەین کامە دەرمان لە پارشی وەردەگیرێ کامە لە پێش نووسن ئێستا بەشێک لە حەبی چەوریمان هەیە دەتوانرێت کە ئیفتاری کردەوە وەری بگری لەبەرەوەی 18 تا 24 کاتژمێر لە لەشمان دەبینێتەوە بەشەشکە لە حەبی چەوریمان هەیە پێویستە سەعات دەوەربگیرێ لێیە بە گوێرەی نەخۆشیەکە و ئێمە بۆی پۆلین دەکەین و بۆی دابش دەکەین و هەندێک حەب هەیە دەبینی نەخۆشمانێت تووشی ئیلتیهابێک بووە ئەمە دایمەن ئەوانەی بۆ هەڵدەبژێرین کە ڕۆژەیەک جارە لۆی تەسیر لە ڕۆژۆکەی نەکە بشتوانی بە ڕۆژوبی یان لە کاتی فتاریان لە کاتی پارشوان وەری بگری یان تەواوکەری خۆراکیمان هەیە وەکو پێی دەڵێن ڤیتامینەکان یا سەپلیمنتەکان وەکو کالیسیۆمە دیتریە یا مەڵتی ڤیتامینە یان ئاسنە زینکە ئەوانە کە خەڵک کەمی ئەو زۆرە ڤیتامین و مینێڕاڵان هەیە ئەوانش دەتوانین بە گوێرەی کات لە بۆ ڕێک بخین بەشێکیان دەتوانانی هەر لە پاش فتار وەربگیرێ بەس بە مەرجێک دوو کاتژمێر دەبی لەگەڵ خواردن نێوانیان هەبی بەشێکیان دەتوانێت ببردرێتە پاشی لێ ئەوە تایبەتمەندیانە جۆرە مەڵتی ڤیتامین و ئەوانە کارلێک دەکا لەگەڵ دەرمان بەڵێ بەشێک لەوانە کارلێک دەکا لەگەڵ دەرمان بەڵێ وەکو ئاماژەمان پێکرد دەرمانی لیڤۆتایرۆکسین لە بۆ نمونە لەگەڵ کالسیۆم و لەگەڵ ئاسن تەفاعلی هەیە کارلێک دەکا بۆیە باشتر وایە بەلای کەمی 2 تا 4 کاتژمێر بینی هەبی یان هەندێک دەرمانمان هەیە لەگەڵ ئاسن تەفاعل دەکا هەندێک دەرمانمان هەیە لەگەڵ خواردن خودی خۆی خواردن تەفاعل دەکا لێ باشتر وایە دایمەن پرس بە پزیشکی دەرماساز بکرێ بۆ ئەوەی بە شێوەیەکی زانستی دەرمانەکەمان بۆ دیاری بکە کە کارلێک لەگەڵ خودی دەرمانی دیکە دەکا یا کارلێک لەگەڵ خواردن دەکا دەست خۆش بێ دکتۆر بۆتان سپاس بۆ بینەربوونتان سپاس بۆ میوانەکەشم تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر خواتان لەگەڵ